لە نێو ئەم زبڵ و خاشاکەدا دانیشتوانی پەنابەرانی باریکەی ناحێ ئەلبەتی سەر بە پارێزگای سلێمانی ڕۆژانی جەژنیان بەڕێکرد. دانیشتوانی کەمپەکە نایشارنەوە دووری لە زێد و ئازیزانیان خۆشی ڕۆژانی جەژنیانی کەم کردوێتەوە. يعني نفسيام هونكي يقولوا نمرتاح شما نمرتاح مو دوري أهلي خويا دوري مالا خويا دوري ولاتي خويا براسي أفدر جيبوتي مهوجي الفيديو نام أهلي خو ملاطي خوده بس فرق يعني فرق خيالي توزكوي فرق خبي تبينا بيجي فرق خبي مو دوري أختي دوري براي خوبي دوري بسمامي خوبي دوري أهلي خوبي يعني بتشكي يقولوا نفسي إنسان وين مرتاح بي. بەشێکی دیکە لە دانیشتوانی کەمپەکە دەڵێن ئەگەر جەژن لە چواردەوری سیاجێک و لەژێر چاودێری نەبوایە زۆر خۆشتر بوو لەبەر ئەوەی وەک پێویست ناتوانن سەردانی شارە گەورەکان و بەتایبەت ناوەندی شاری سلێمانی لە ڕۆژانی جەژندا بکەن. بەشێکی ملەت ئێستا ئەم دەبینن یعنی ملەتێ لێراژی ئەوە 8 ساڵە لێرە ژیان دکن لەنا ملەت وانە یه زۆر بۆمە خۆشبانە ئەوە بۆ مناڵە چوباش شار و باژار وانە یە زۆر خۆش بووبانە ئەوە دانوستانێ زۆرتر خۆشتر بووبانە. دانیشتوانی کەمپەکە خەڵکی ڕۆژاوای کوردستان و کەمپەکە 10,000 پەنابەر لە خۆ دەگرێت کە دابەش بوون بەسەر 2030 خێزاندا. بەهۆی شەڕی دژی داعش و خراپی ڕەوشی ژیان و سیاسی لە ڕۆژاوای کوردستان زیاتر لە 7 ساڵە دانیشتوانی کەمپەکانی شاری سلێمانی دوور لە زێدی خۆیان جەژن دەکەن. ئەمە سەرڕای خراپی و کەمی خزمەتگوزاری بە تایبەت ئاو کە ژیانی ئەم پەنابەرانەی ناهەموارتر کردووە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەربەت.